بڕیار بوو چالاکانی مەدەنی و ڕۆژنامەنووسان و ژینگە پارێزانی سلێمانی دژی ئەو پرۆژانەی کە لە بەشێک لە گرد و شاخەکانی سلێمانی دروست دەکرێت گربوونەوە ئەنجام بدەن، بەڵام لەو شوێنەی بۆ گربوونەوەکە دیاریکرا بوو لە شوێنی کارکردنی کۆمپانیاکە هێزێکی زۆری ئەمنی بڵاوی با گربوونەوەکە کرد و ڕێگەش نەدرا ڕاگەیاندنەکان ڕووماڵی گربوونەوەکە بکەن. داوا دەکەین ئەو مۆڵەتانەی دراون بۆ کۆمپانیا و پرۆژانەی دەستدرێژیان کردوتە سەرشاخی گۆیژە و تێکیانداوە و شێواندویانە و لە ئێستاشدا بەردەوامن سەرجەم مۆڵەتەکانیان هەڵبوەشێنرێتەوە. دووەم، ڕێگە بە هیچ کۆمپانیا و کەسێک نەدرێت دەستدرێژی بکاتە سەر ژینگەی سروشتی شاخی گۆیژە. سێەم، ئەو کەس و بەرپرسانەی بەنایەسایی مۆڵەتیان بە پرۆژەکان داوە ڕوبەڕووی سزای یاسایی بکرێنەوە. ئێمە لە گۆیژە بپارێزە دەسەڵات و سەرۆکی حزبی دەسەڵاتداری ئەم ناوچەیە سەرۆکایەتی داواکاری گشتی وەزارەت و دەستە و فەرمانگە پەیوەندیدارە بێ هەڵوێستەکانی ژینگە و دارستان و ئاو و دارایی ئەنجومەنی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی فەرمانگەی ژینگەی سلێمانی بە بەرپرسی یەکەم دەزانین لە تەواوی ئەو دەستدرێژیانەی کراون و دەکرێنە سەر ژینگەی سروشتی شاخی گۆیژە. لە دوای ڕێگری لێکردنیان بەژاروانی گربوونەوەکە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەیان بردە پارکی ئازادی سلێمانی و لەوێەوە پەیامێکی توندیان ئاڕاستەی دەسەڵاتدارانی هەرێم و سلێمانی بەتایبەتی کرد و داوای ڕاگررتنی کارەکانی کۆمپانیاکەیان دەکرد. شارەزایەکی بواری شوێنەواریش هۆکاری پێداگریان بۆ ڕاگررتنی ئەم پرۆژەیە دەخاتە ڕوو. ئەمە واجبێکی ئەسەریە شوێنەواریە ئەو پشکنینە ضروریە. ئیتر ئەو شارە پێویستە بێیە دۆزین لکوێ بووە بێ گومان لە لای ئەم گردانە بووە و گومانیش تێدان نییە. گوتمانە دیمەنێکی هەرەمی جوانە شایانی ئەوەیە کە وەفدێکی ئەجنەبی بێ ببنە ئەو گردانە پێشان بدەن وەکو شوێنێکی گەشتیاری بە شەرتێک هەر بەڕوتیشی بمینە درەخت لێ نەیە ڕواندن هەندە جوانیان بەڵێ خۆی مەوقعێکی هەر دیمەنیان شوێنێکی سیاحیە. سەرڕای فشارەکان بۆ ڕاگررتنی پرۆژەکە بەڵام کۆمپانیای جێبەجەکار کارەکانی ڕانەگرتووە و بەردەوامە لە بڕین و داتاشینی گردەکانی نزیک تونێلی پێشڕەو. لە بەرامبەریشدا 30 ڕێکخرا و زیاتر لە 250 کەسادی سلێمانی دژی ئەم کارە وەستاونەتەوە دەڵێن ئەوەی بەناوی یاساوە دەکرێت پێویستە بوەستێنرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.